ئێستا ئەچینە لای دواتەوەری بەرنمەکەمان چاوان کە سەبارەت بەوەیە کە ئەمریکا خوازیارە لە ڕۆژاوای کوردستان بەردەوامی بە هاوکاریەکانی خۆی بە و ئەوێ لەو ناوچێدا بمێنێتەوە. ئەم پرسە پرسێکی گرنگە و ئەمانەیە تاوتوی بکەین بە میوانداری هۆشنگ دەروێش نوێنەری ئەنجومەنی سووریای دیموکرات لە هەرێمی کوردستان. کاک هۆشنگ بەخێر بێت. سەرەتای پرسیارەکە بۆ دەست پێ دەکەین ئەمریکا بۆچی دەیەوێت لە ڕۆژاوای کوردستانە بمێنێتەوە؟ زۆر سپاس سەرە و دەرفەتە تاوان دەبێت خۆمان زانم من ئێستا گۆڕانکاریک ناڵێن 100 بەڵام ئێستا ئەم ئیدارەی تازەی بایدن حەزەکە گۆڕانکاریکی تا ڕادەیەکی باش دی سیاسەتی خۆ بکە چونکۆ یعنی ئەمریکا گشتە ئەو قەناعەتە ئیدارەی ترامپدا هەر ئیدارەی ئۆباما ینی ئەخطای زۆر گەورە کرا. یەک ژ ئەو ئەخطاەکان مەسلەی ئینسیحابی ژگرێ سپی بوو سەرێکانیە بوو مەسلەی عهدی ئۆباما جێ هاوکار بوو داعم بوو بۆ دناو دقەوس ئۆپۆسیۆنێکی عەرەب بوو دامیان بچەکژی کرد سەر ئاساسێن و ئەبە ئۆپۆسیۆنێکی معتەدل و هێزێکی چەکدا هێزێکی عەسکەری معتەدلژی توانێت بیکە. دوای دەرچوو ئەو چەکەکانێک ئەمریکا تەسلیمی ئەو هێزەکە کرد وردە ڕۆشتی بۆ ئەحرار شام بۆ بەرەی نەسرا بۆ ئەو جەماعەتی ئێستا تونندڕەون. تاوان بایدن تەسەوری خۆمت زۆر نامەی تازە کاتی هاتە سەردەسەڵات زۆر نامەی ئەشکەرا و ڕوونیدا یعنی بکردار وەک ئەڵێن لەسەر عەرز. ئەمریکا زۆر چەکی توانین بڵێن تا ڕادەیەکی باش قورسی ئانی بۆ ڕۆژاوە بتایبەت توانین بڵێن تانکی پرادلی ئەڵێن ئەم جۆرە چەکەکە زۆر پێشکەوتووە ڕەنگێکی چەکن دیژی تۆپن تۆپژی هەیە زۆر پێشکەوتووە ئەوە ژیهانیوە توانین بڵێم تازە کاتی بایدن بوو سەرۆک ئەمانە هەمووی نوێن هاتوونە نوێن بڵێن سووریاوە ڕۆژاوە تەواوی کاتی بایدندا ینی چوون بایدن هاتەوە سەردەسەڵات ئەم جۆرە چەکە هاتە بۆ ڕۆژاوا و باکوور و ڕۆژهەڵاتی سووری دووەم خاڵی هەری گرنگ هەیە یعنی جاری یەکەمە هێرشێکی بنەوەکی زۆر گەورە ئەمریکا کردی لەسەر شوونین میلیشیاتی تابعی ئیرانن و کەسینگە عادێ ئیرانن تەسەوری من ئەو ناماک بوو بۆ ئیران بۆ رووسیا بۆ ڕژێم خۆم هەم خۆمان بیت شێوەی ئینسیحاب ناکن نەژ ڕۆژئاوای کوردستان و نەژ باکوور و ڕۆژهەڵاتی سووریا بەڵام ترامپ و خۆمان هەموو ئاگادار بوون یعنی زیاتر عەقلیەتێکی سیاسەتێکی بازرگانی لای بوو بۆ خۆ پشە و دانیشتی بوو بەیانی هەستا بۆ خۆ یەک تویتەرێک ئەنووسی و هیچ کێشەی لای نی بوو چونکۆ استراتیجی یعنی سیاسەتی ئەمریکا تایبەت بۆ ڕۆژهەڵاتی ناوین و هەر بۆ سووریاژی بیگشتی سیاسەتی ینی بەرا خۆمان بڵێن سیاسەتێکی استراتیجی لای هەیە دوور و سیاسەتێکی کاتی لای هەیە تشتی ترامپ کرد ئەو تەمسیلی سیاسەتی ئەمریکا بڕاستی لە سووریا نەکرد بایدن ئێستا ئەمەلێک هەیە تاوان خۆمان ناڵ ینی مەسەلەی خۆمان ئێستا نەبەست مەسەلەی توانێت بن هاوکاریکی چەک بۆ قەسەد بکەین یا هەبوونی ئەمریکا بەهێزێکی عەسکەری لەسەر عەرز هەبە بۆ مەسەلەی داعش خۆمان بەردەوامدا ینی داوا ئەکەن چوون ئەمریکا توانێت بە عاملێکی استقرار و ئارامی بە ڕۆژاوای کوردستان باکوور ڕۆژهەڵاتی سووری چون توانێت بە عاملێکی زەخت بەر سەر ڕژێم گفتوگۆوەکی تازە لەگەڵ ڕژێم بیبە دەستوری هەموو پێکهاتیەن سووری کورد بە عەرەق بە مەسیحی بە تورکمان بە ئێزیدی بە دەستوری سووری تازەدا وەک دەبێژن بێن و سینیانی و تەکیدی لەسەر ببە زۆر ڕۆل هەیە ئەمریکا توانێت دناو سووریا بکە ئەم بوونەی ئەمریکا و زیادبوونی لە سەردەمی بایدندا چۆن بۆ خۆتان ینی لەسەر ئەرزی واقع ئەیکەنە استراتیژ بۆ ئیش و کارەکانتان وەکو خۆسەر وەکو ڕۆژاوا چۆن کاری لەسەر دەکەن وەکو ئەنجومەنی سووریای دیموکراتیش ئەو هاوکاریانی ئەمریکا چۆن بۆ خۆتان ینی ئەو یارمەتیانە لە بەرژەوەندی خۆتان بەکارێن زانە بێگومانمە بۆ ئەمریکیەکان نەجارێک و نە دووجار و نە سێ جارمە برنگێکی ئەشکەرە قسە کردووە هەر عهدی ئۆبامادە تا عهدی ترامپ تا عهدی ئێستا بایدن یعنی خۆمان حەز ناکەن ئەو پەیوەندیە و علاقە بینە سەر ئاستێکی علاقاکی یا پەیوەندیەکی عسکەری بەس قەسەد هێزی سووریا دیموکرات بەشەکە ژێ تحالفی ناودەوڵەتی دژی داعش خۆمان بەردەوام مەوتووە حەز ئەکەن ئەو پەیوەندی بڕۆی بە ئالی پەیوەندین سیاسی
بێگومان نونەری تایبەتی ئەمریکا سەردانی دەبەری 2 مانگ 3 مانگ بۆ باکوور و ڕۆژهڵاتی سووریا زۆر لێدوانن جواندایانی وتی خۆمان هەنگاو ئەدن بەعالی انفتاحێکی سیاسی ئەکن بەعالی انفتاحێکی اقتصادی ئەکن یعنی ئەو نامانە ئەبینن زۆر زۆر بۆ خۆمان گرنگە بەڵام لێرە چییە یعنی لبیرمان نەڕۆی تورکیا لەسەر خەتە ئیران لەسەر خەتە رووسیا لەسەر خەتە ئەمانە هەموو خۆت چەند هەست بکە دۆبلۆماسیەکەت بیکە و سەرکەوتوو بدە و دۆبلۆماسیەکەت ئەم سێ چوار لایەن هەنە بەردەوام حەزەکن ئەو دۆبلۆماسیەکە تێک بدەن ینی تورکیا ئێستا ینی حاضرە بۆ توانێت بە ئینتیقالێک لە محاوری خۆی سیاسی ینی ژی جەبهاک بڕۆی بۆ جەبهاک بەس بۆ توانێت بچوون تجربەی باکوور و ڕۆژهڵاتی سووریا لە عەرز بدە ئێستا کاتی ینی ئەم قوناغەدە تا ڕادەیەکی باش خۆمان متەفائلن بسیاسەتی ئەمریکا تجاهی باکوور و ڕۆژهڵاتی سووریا بەڵام زیاتر ئەو سیاسەتە تەسەوری خۆمان دڕوون ئەبە و ئەشکەرە ئەبە دوای کا سێری بکن نەتائجی دانوستاندنی ئەمریکا لەگەل ئیران بۆ ڕێککەوتنی نەوەوی چوون ئەبە یعنی ئەمریکا قورساییک ئەکەل سەر ئیرانیان نا نەرمتر ئەبە یان پەیوەندی هەڕۆبەتی خۆستە لەگەڵ هێزە بیانەکاندا چۆنە تایبەت ئەمریکا لە ڕۆژئاوای کوردستان زانم من بەری ساوتی ینی حقیقاکە تا ئێستا زۆر کەس نایزانێ ینی ئەڵێن بۆ بەشێک ئەم بڵێن عەرەبن یا هێزن ئۆپۆسیۆنی تندرا و ئەڵێ بۆچی علاقاتی خۆتان لەگەل ئەمریکیەکان هەیە ئەمریکیەکان خۆیان کاتی هاتن ڕۆژاوا نە پرسیار خۆمان کردن نە پرسیاری ڕژێمی کرد و نە پرسیاری رووسیا کردن واقعک ئێستا لەسەر عەرز هەیە ڕێککەوتنی خۆمان لەگەل ئەمریکا هەموو لە کۆبانەی دەست پێ کردی بتایبەت لە کۆبانەی دەست پێ کردی وردە وردە پەیوەندیەکان بەهێزتر بوو بقوەتر بوو ئەمریکا گەشتێک حقیقەت دەوێ هێزێکی ناوخۆیی لەسەر عەرز هەبە گە حەلیف بە لەگەل ئەمریکا ئەو هێز گەشت ئەو باوەری تەواوی هێزی سووریا دیموکراتە هێزێکی توانێت ببە پرۆژەیەکی نیشتیمانی لەسەر ئاستی سووری ئێستا ئەم پەیوەندیە خۆمانە تا ئەم لەحزە خۆماڵێم سەراستن ئاسکەری زۆر زۆر باشە بەس توانم بڵێم هەنگاو هەنە وەک ئەمریکیەکان ئەڵێن تەبعاً نەجارێک نە دوو جار لێدوانی تازە داوە و تونە خۆمان انفتاحێکی سیاسی هەر انفتاحێکی ئابووری ئەکن بەهێزترین بنیەی تەحتی لە ڕۆژاوا باکووری ڕۆژهڵاتی سووریا بقوەترەکن من دیسە ئەڵێم بەرژەوەندی ئەمریکا دە سووریادا چەند خاڵی زۆر زۆر گرنگ لای هەیە ئەوەیە چون توانێت بە بەرژەوەندیên رووسیا کەمکە چون توانێت بە هەبوونی ئیران و وەک ئەڵێن نفوزی خۆی ئیران لە سووریا بقوەتر بکە یان و چون توانێت بە پاراستنی سینۆری ئیسرائیل بکە ئەو ئەولەویاتی استراتیژی هەری گرنگە لای ئەمریکیەکان پرسیارەکە لێرە خۆمان وەک باکوور و ڕۆژهڵاتی سووری و ڕۆژئاوای کوردستان مغڕەیات لایمە هەیە تا توانێت بن بۆ ئەمریکا بڵێن دە لێرە بمینن زیاتر بمینن ئەمریکا کاتی هات مەسەلەن ڕژێمی سەدام ڕوخاند بێگومان مجموعاک مغڕیات لای ئەمریکا هەبوو ئەو کاتەکە تا هاتەوە بتەسەوری من ئێستا ئەو مغڕەیاتانە هەنە بەڵام ناگی ئەو ئاستێکی ئێستا مەلەفی سووری مەلەفی ڕۆژاوا مەلەفی باکووری ڕۆژهڵاتی سووریا مەلەفێکی سەرەکە بە لای ئەمریکا تا ئەم لەحزە من ئەتیبارکە مەلەفێکی سانەویە دەستخۆش هۆشنگ دەروێش نوێنەری ئەنجومەنی سووریای دیموکرات لە هەرێمی کوردستان سپاس دەکەین سپاس بۆی کە لە ستودیۆ لەگەڵمانە ئامادە بوو زۆر سپاس بۆ خۆتان زۆر سپاس